ناکۆکی نێوان حیزبە کوردستانەکان بە تایبەتیش پارتی و یەکێتی لە کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکانی تر هاوڵاتیانی نیگەران و بێزار کردووە کە بەهۆی ناکۆکیەکانیانەوە دۆخی کەرکووک بە ئەمڕۆ گەیشتووە. من پەیامێکم هەیە بۆ هەموو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو حیزبە کوردیەکان وەرن بە سەواز لەم شەڕەپەڕۆی بێنن هەمووتان وەرن دەستکەنە ناو دەستیەک با کەرکووک ببێتەوە بەو شارەی کە پیانەوت کەرکووک دڵ و قودسی کوردستانە و با بیکەینەوە بە کەرکووک بیکەنەوە بە کوردستانی باواز لەم شەڕەپەڕۆیە و لەم گیرفان پڕکردنە بێنین هەتاکو کەی ئێمە بەس خەریک گیرفان پڕکردن بین و مناڵی خەڵک بەکوش بدەین. ئەی بۆ ئێمە یەک نەگرین وازە شەڕەپەڕۆ بێنین و هەرچی نەیارانی کورد هەیە چۆریان نەکەین و کەرکووک بێتەوە ژێر دەسەڵاتی خۆمان و هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش و حکوومەتی هەرێم بێتەوە ئەم شارە خۆشتر نییە بێتەوە ئەم شارە فەرموەرن سێ ئەم شارە بێ کە سوکارەکە نە ئاو هەیە نە نەوت هەیە نە بەنزین هەیە یەک شتێکمان نییە ئەوەی ئەڵێ کەرکووک خۆشە ڕاز ناکە کەرکووک لە هەموو ڕێکەوە بێخاوەنە. کەرکووک ئێمە لە هەوڵی هەتا ئاخری نابووایە حیزبایەتی لە کەرکووک بکرایە ئەبواە کوردایەتی بکرایە چونکە کەرکووک ئەو قەومیەتی کەوا لە کەرکووکە حیساب بۆ تو ناکات چه حیزبێکیت هەمووی بە یەک چاوسەیرەکری ئەبوا ئێمە بماوتە کوردین نەک مەقەڕێکمان بکردا بماوتە ئەو پارتیە قڵێکمان بکرا بماوەی چێتیە ئەوە کۆمەڵی ئیسلامیە ئەوە نازانم شوعیە ئەبوا بماوتە مەقەڕی کورد و هەموو کوردژەوا لەم کەرکووکە بە یەک دەست سەپڵی لێ بدایە بە یەک دەست و بە یەک دەم وتاری خۆی بوتایە. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتی کاریگەری خراپی کردوتە سەر پرۆسەی سیاسی لە ناوچەکە و بە هۆیانەوە نەتوانرەوە دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە. هاوڵاتیان داوا دەکەن حیزبە کوردستانەکانی کەرکووک جیا لە هەرێمی کوردستان لە کەرکووک یەکدەنگ و یەکگرتوو بن تا بتوانن کێشەکانی شارەکە لە بەرژەوەندی کورد یەکلایی بکەنەوە. کورد بە تایبەتی کورد لە کەرکووکە پێویستە یەکگرتوو بێ ینی کێشە و ململانەی شارەکانی هەولێر و سلێمانی نێهێنە کەرکووکەوە خەڵکی کەرکووک خەڵکێکی زوڵم لێکراوە لێ خەوماوە ینی پێویستە هاوکاری و یارمەتی بگرێت پێویستە لەو لە هەولێر و سلێمانی ینی لە هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی پێویستە بێن دڵی خەڵکی کەرکووک بدەنەوە بێن یەکگرتوو بن هەموو حیزبەکان نەک یەکێتی و پارتی گۆڕان هەموو ویلایەنەکان ینی بێن لێرە خەڵکی کەرکووک ئاشکەنەوە لە خۆیان. ئێمە گشتیان دانیشتن بکەن لەگەڵ حکوومەتە بە هەموو حیزبەکان بڕۆن ئەوێ بڵێن ئێمە ئەوامانە ئەوەکەین ئەوە ئەبێ بەس گشتیان یەک نەبن نابێ حکوومەت بۆیان ناکە حکوومەتی عێراق سەی دەم کوردەکە بزانێت چیە کوێن ناکەن ئەگەر ئەمانە یەکێتی و پارتی هەوەسیان لێ بێ حیزبەکانی ڕازیە کرد گشتیان با بچنە لایە خۆ عیب نییە عیبە هەمویان بکەنە یەک و دا بنیشن و بە یەک قسە بڕۆنە بەغا بوو هەر شۆرێ بێ بە یەک قسە بن ئەوە ئێمە ناجیع بێ ئەوهانە بێ ناجیع نابی. بەر لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هەموو هەوڵێکی حیزبە کوردستانیەکانی کەرکووک بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی نێوانیان بوو بەڵام ناکۆکیەکانی نێوان هەردوو حیزبی دەسەڵات وای کرد ناکۆکیەکان زیاتر قۆڵ ببنەوە و بە هۆیەوە نیوەی خاکی کوردستان و بەدەیان پۆسیداری و ئەمنی لە دەست بدرێت و تا ئێستاش ناکۆکیەکان چارەسەر نەکراوە و دۆخی کەرکووکیش تا دێت بۆ هاوڵاتیانی کورد خراپتر دەبێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.